سڵاو خۆشحاڵم لە بەرنامەیەکی تری دەروون و دیاردە لەگەڵ ئێوە بەیەکەکەمەوە. ڕەنگە پێتان سیر بێ کە ئێمە دەمانچەیەکێمان هێناوەتە ناو ستۆدیۆی بەرنامەکەەوە. پێم سەیرە ئەم پارچە ئاسنە لە یازال تا ئێستا لە کوردستانە خەڵکانێکەیە بە جوانی سەیریەکەن و بە جوانیەوە نمایشی پێەکەن. هەرچی ئەم پارچە ئاسنە لە تەقەکردن زیاتر هیچی تر نییە و پێم وان نییە هیچ جوانیەکیشی تیا بێت. و دوجار ئەم پارچە ئاسنە ئەرچی هەڵگرتنی تەنها لەلایەن هێزە ئەمنیەکانەوەیە و ئەو خەڵکانەی کە بە ڕێپێدانی هێزە ئەمنیەکان ئەتوانن بە زەڕوریەت هەڵیگرن. دوجار ئەو بەڕێزانەی کە خۆیانە نوێن و تەقەی خۆشیەکەن بە ئاسمانە قەت پرسیارتان لە خۆتان کردووە ئەو فیشەکە بۆ چۆڕوە؟ ئەو فیشەکانی کە بە ئێوە بۆ خۆشی خۆتان بەکارتان هێنا و تەقەتان پێ کردووە هەزاران ماڵی وێران کردووە. من پێم خۆشە زیاتر قسە نەکەین لەسەر ئەم بابەتە، هەندێک ڤیدیۆ ببینین ئینجا بچینەوە بەرنامەکە. فەرموو. نەم ناسانن لە ئەوڵەوە یاخوا بەخێر بێن لیوای مافەروەر عەبدوڵا خەیلانی بەڕێوەبەری گشتی پۆلیسی هەموو هەرێمی کوردستان. یاخوا بەخێر بێی. کاک یوسف عوسمان پسپۆری دەرونی خۆشحاڵ بووم کە لە بەردەمەکە ئامادە بووی. کاکسانە سەباح ئەندامی داواکاری گشتی. جەنابی شێ بەخێر بێ. مەمنون سوپاس دەستان. با لە جەنابتەوە دەست پێ بکەم. ئەو ڤیدیۆیانەوە بینی؟ یەکەم جار تێی بینیا بینیوتە پێشتر؟ هەندێکم بینیە. هەندێکە بینیوە. ئیجراعاتی ئێوە چییە؟ یعنی یەکێک لە ڤیدیۆکان یعنی لانکلۆزەرێکە و ئەم بەهارەیە پێم وابێت لە ناو ئەو ئاشاماتی خەڵکە بە چەکی شەڕیش تەقاگات. چیتان کردو ئیجراعات لەبارەی ئەو ڤیدیۆیانەوە یا لەبارەی ئەو کەسانی کە لەبەر کامێرانیان کردو و تەقەی؟ زۆر سپاس بۆ بەرنامەکە بەڕاستی ئەوە یعنی مەوزوعی زۆر مهمە دەبایە پێشتر بەڕاستی دانیشتنی بۆ بکرا بە یعنی زاهرەی زۆر خراپە بەڕاستی. لێرانە ئەوانەی کە تەقە دەکەن ئەوە مخالفەتی قانونیە و جەریمەیە بە نەزەری قانون. ئەوانەی کە دەستگیر دەکرێن لایمە کە دەستگیرکان لەگە چەکەکەی ئەوانە تەسلیمی مەرکەزی پۆلیس دەکەن کە لە سنوورەکەی تێ کە تەسلیم کرا ئەو ڕاقتەحقیقی لە بۆ تەنزیم دەکرێت حاکم تەوقیفی دەکا یاخود بە کەفالەت بەری دەدا ئەو ڕێیە حاکمە. باشە کاک عەبدوڵا باسی ئەو ڕێشوێنە ئەمنانە ناکەین ئێمە کە کەسێک ئێوە ئیجراعات لەگەڵ هەموو کەسێک هاکەن ڕاشکاو بە ئیجراعات لەگەڵ هەموو کەس دەکرێت ئەوەی کەوا دەستگیر بکرێت تەبعاً ئەوەی کە دەستگیر نەکرا نەزانی چێە یەکە کەنەی ئەخبارت بۆ بینی بڵێ کاکە سارەی ژمارە ئەوەندا یا فلان کەسە تەقەی کردیا پۆلیس ناتوانانی داوایەکە تحریککە. ئێستا چێک لەو ڤیدیوانی ئێمە خۆمان لەبەر ئیتیکی سەحەفی خۆمان تەڵەخمان کردو با بڵین بەلەرمان ناوەتێ بەڵام خۆ لە یوتیوبە هەیە و ڕقەمی سیارەکەش وازەح و کەسەکانی ژوازەحن و یعنی ئیجراعاتی ئێوە ئیلا ئەبێ یەکێک بێت داوا قەیدکە ئینجا؟ لا دەبی ئخبار هەبی ئیدعا عامە دەبی مخبر هەبی لە مەوزوعەکە تحریک شەکوا ناکرێت. باشە داواکاری گشتی ئێوە کاتێکان ڤیدیۆیانە ئەبینن کاتێک کە ئەم هەموو کارە ساتە ئەخوڵقێ بەهۆی تەقەی خۆشی و مەزاجی سەرخۆشێکەوە یا بە مازاجی کەسێکە کە دەمانچەکەی پێ خۆی بنوێنێ و ماڵی هەزاران کەس وێرانەکە ئێوە هیچتان کردووە تا ئێستا لەسەر و بابەتانە؟ بێگومان بەڵام چییە ئێمە پێویستە بزانین ینی زانینەکە ڕێوشوێن یاسایی هەیە دەبی بە بەڵگەی عفومکە ینی ئەکە ئەو ڕووداوە ڕوویدا ئەو ئێمە من چەند جارێک ئەم شتە دووبارە ئەکەم وەسا ئێمە هەر هەفتەیەکە خەریکیان بەرنامەیە توان بڵێم 5 ڕۆژ خەریکیان بەرنامەی
یەک دنیا ڤیددیۆمان دروست کردووە یەک دنیا ڤیددیۆش کە لەبەر ماوەی بەرنمەکە دامان نەناوە یعنی ئەمانەمەی واسەح خەڵچێگەی هەر بۆ بابە قسە کوردیەکە بۆ پۆست مەسەلەن تەسویری تاقی خۆی کردووە مەسەلەن ئێوە بۆ ئێمە ئیزانین ینی حەزەکەی دوایی وەرە دوای بەرنمەکە ڕقەمی سیارەکە تینێ ڕقەمی کەسەکان تینێ دەموچای کەسەکان دیارە بۆ ئێمە ئیزانین ینی بۆ ئێوە کە ئیشەکەتان ئەوەیە نایکەنم جا ئەمە سوپاسان دەکەین ئەگەر وابی فعلەن من دوای بەرنامە هەرچی زانیارێکتان هەیە ئێمە زانیاریەکانمان شەفافە ئەو زانیاریانەمانەیە کە لە لێرە پۆستمان کرد لێرە پیشانمان نا بەڵام بلەرەکە لابین و خۆتان سەیریکەن بەڵام ئێگەر ئێمە زانیاریمان نیانێ خنالم ڕێی شوێنی یاسایی هەیە دەبی شێوازەك هەبی کە ئەتو پێی بزانی ناکرێ ینی تۆ چۆنە شێوازەکە ینی خۆ لە ڤیددیۆ ئاسانتر چی یان ێساگەر دزێک لەم شوێنە بکرێت کامێراکان لە ئیرێتەوە چۆن؟ ئەوە باکەت بی حەزم لێنێ بڵاو بتەوە ئەسڵەن بە پێی دەستور و ئێمە کەتمان نییە لە بەرنمەکانی یەکسەر قسە بکەیانی کەتی ناکەین بەرنمەکە فەرمو بە پێی بنەمای قانونی ڤیددیۆ نابتە بەڵگە ئەو ڤیددیوانە نابتە بەڵگە ڤیددیۆ نابێتە بەڵگە ناوەڵە زانم بۆیە حەزم لێ نییە ینی ئەو شتە بڵاو بتەوە هەموو کەس نەیزانانی ئۆکەی وەڵاوە تۆزێک پرسیارە بۆم ینی من عادەتەن ئێمە دەکرێت ئیشی لەسەر بکەی قەینا بەڵام بلێ بەڵگەی تەواوە نەخێر بۆ میش پرسیار دروست بۆی کامێرای ماڵان کەدا دەندرێ یەکەک دەزێ دەکا بێتە بەڵگایە چۆن لەسەرەوە بەڵگە وەڵام منیش بۆم پرسیارم بۆ دروست بۆ بەڕاستی لەسەرەوە بەڵگە دروستە بێ باش سەوت و سوورڕەیە هەم حەیش باشانەدا باشە کا جووسف ئەم ئینسانانەی کە حەز و دڵ و چوزانم عشقی دەمانچە و پارچە ئاستن کە باسمان کرد ئەتوانی بڵێ نەخۆشن لە ڕووی دەرونیەوە چەک سێ مەهامی سەرەکی هەیە یەکەمیان بۆ بەرگریکردن دروست بووە کە بەرگری لە خۆت دەکەی بەرگری لە نیشتیمان لە هەر شتێکی تر کە پێ دەوترێت بەرگری دوو بۆ تۆ ترساندنە بۆ ترساندن و بۆ تۆقااندنە ئەوەی سێمیان بۆ هێرشکردنە بەڵام ئەوەی کە کورت دەیکات ئەوەی کە لەو ڤیددیوانە پیشاندات و مەبەستی ئێمە لێرەدا ئەوەی بۆ ترساندن و تۆقااندن و خۆ هەڵکێشانە باش چەک لای کورد لە ڕووی سایکۆلۆجیەوە هێزی یەکەمە هێزی یەکەمە بۆ نمونە زۆر جار هەیە ئەو کەسانی کە بێچەک دێنە دەرەوە هەز دەکەن کەەوە وەکو بڵێ بێجلوبەر کاتونەتە دەرەوە بێ شتیتر چۆن مۆبایلی پێنیە هەستەکە شتێکی لێون بووە ئەوەش کە چەکی پێنیە هەزەکە شتێکی لێون بووە و هەز دەکات ینی غیرەتی وەکو نەگەیشتوە تا ئاستی هەڵسوون بۆیە زۆر جار هەیە ئازایەتی خۆی و با بڵێن شەهامەتی خۆی لە چەکەکەیدا دەبینێتەوە زمانی گفت و گۆیەکەی بۆ خۆی ئەوە نەخۆشیەکەیە دەبینێتەوە ئەوە لێرە پێی دەوتری ئیسراباتی دەرونی پەشۆکاوی دەرونی دەگاتە ڕادەی ئیدمان بوون زۆر جار بینی و مەکابرا خەوتووە لەگەڵ خێزانەکەی خەوتووە مناڵەکان لە ژووری تر خەوتون چاکەی لە بن سەرینەکەی دانەوە ئەگە داینەنێ خەوی لێ ناکەوێت خۆ دەکرێت چەک لە شوێنی تایبەتی ماڵ هەڵبگیرە بە تایبەتی ئەوانەی بەپێی یاسا چەکیان هەیە و چونکە چەک ئەزانیت ئەبێ لای چێبێ ئەبێ لای پارێزەری یاسا بێت نەک لای یاسایەکان بێت ئەو کەسێک کە پارێزگاری لە یاسا دەکات تەنها ئەو بۆی هەیە چەکی پێبێت لای ئێمەش دوو جۆرە چەک هەیە ئەو چەکەی ئاگرین کە دەبانچە و کەلاشکۆف و بیکەیسی لەوانە چەکی قورسمان بینی لە نەک هاوەنبرادێکی تایە هاوەن بۆ خۆشی و کردوێتی بەتەن ئەو دوایەوە ڕەنگە باسی بکەین قوسیۆنە بەرێ کاک عەبدوڵڵا هاوەن لە ماڵی ئەهلیا هەیە ینی هاوەن هەیە خەڵکەیە مەسەنەوە ئۆکەی گریمان دیاردەیەکەیە کە کلاشنکۆف و دەمانچە هەیە لە ماڵانە بەس هاوەن هەیە لە ماڵانە احتیمالە هەندە ماڵامی هاوانیان هەبێت چینە پێشمەرگەیە هاوەنەکەی لەگەڵ خۆی دەین تۆ ماڵێ یا لە هێزشکەیش دەکا هاوەنەکەی دەیتەڵە یاخود مەدەنیە لە بۆ خۆی باشە یاسای ئەسکەریەوە تا چەند ڕیاوە بۆی کە پۆلیسێک دەمانچە بەرێتەوە بۆ ماڵەوە یان کەرسەی ینی دەمانچە و چەک بەرێتەوە بۆ ماڵەوە ئەمە تەعمیمیشمان کردێ نووسراوەکەشم لایە کە لە دوای ئەرچی فەرمی کە داوامی تاوا بوو دەبین لە مەژدەب سلاحەکە بەجێبێڵی هەڵێ بەنسبەت پۆلیس ئەوانەی کەوا مەژدەبیان هەیە جێگان هەیە لە بۆیان هەڵدەگرن دووامی ڕۆژ دێتەوە داوامی سلاح خۆی وەردەگرتەوە بەینەما هەندێک قواتمانەیە ئەمە مستەمر لە واجبت وەکو پۆلیسی فریاکەوتن نەژدا و 24 سعات لە ئەرکدا شەفتاتە هەر 8 سعات وەجبەکە یعنی ئەوانە ناکرێت سلاحیە لێوەرن دەبی دائیمەن چەکدار بن باش ئیشیان لەسەر شارع باش کاجووسف چەک لە کاتی واجب پێویستە لای ئەو کەسە بێت کە پارێزەری یاسایە دوای کە واجب تەوا بوو ئەبێت چەکە لە شوێنی تایبەتی لەدا فەرمانگەکەی بەجێبەرە
بەڵام ئەوەی هاوەنی پێەیە ئەوەی بیکەیسی پێەیە ئەوەی دۆشکەی پێەیە ئەزین چ ئەبێ بپرسین لە بۆچی پێەتی ئایا بۆ پۆز لێدان و خۆ هەڵکێشانە یاخود بۆ خۆپاراستنە ئەرچی من نی خۆم بپارێزم و چەکەم هەبێ ئەرچی ینی دەوڵەتە من بپارێزێت لە دەستدرێژی کردن ئەو ئەرچی پۆلیس ئەی چییە ئەرچی ئاسایش چییە ئەرچی هەموو هێزە ئەمنیەکان چیە ئەبێ هاوڵاتیەکان بپارێزێ هاوڵاتی لە ئاسایش بێت کاتێک کە من ئاسایشم لە مەترسیدا بوو و چەکم پێ دەبێت و چەکیشم پێ بوو دێرەدا ئەو چەکە نییە کە من با بڵێن بەرگری پێ لە خۆم دەکەم بەڵکو بۆ ترساندن و تۆقااندنە بۆ نمونە لە ماڵێکە چەک هەیە مناڵەکان تەقیەکەن مناڵەکان تەقی پێ دەکەن ئێستا ئامارێک لە بەردەستدا هەیە 1940 هەرزەکارەکان کە لە تەمەنی 13 ساڵی تاوەکو 22 ساڵیە چەشیان پێ بەبێ مۆڵەت ئەمە ئامارێکی ڕسمیە لە هەموو دەستگا توندوتیژیەکان دەستگای پۆلیسی توندوتیژی هەیە زۆربەی ئەو شەڕانەی کە دەشکرێت لەسەر شەقامەکان لەسەر هۆرنی سیارە لەسەر پێشکەوتە لەسەر نازانم چیتر گەنجەکان دەبانچیان پێ و دەبانچەکانیان لە ناو سیارەیە سیرەکەی تەمەنی 16 ساڵە سیرەکەی تەمەنی 8 ساڵە ئاخر گەنجێک مۆڵەتیش فێری نەبێت تەمەنی لە خوار بێت دەبانچەی چی پێێتی تەلەبەی زانکۆ دەبانچەی بۆ چییە ئەی ئیستعلامات و پۆلیس و ئەوەی کە لەبەر دەرکەوەنی ئەمنیەتی من بڕازێت کەواتە لێرە بۆتە ئیدمانێک و خوێک و لاسایکردنەوەیەک لە نێوان هەموماندا لە ڕووی سایکۆلۆجیەوە تێکچوونی باری دەرونی خەڵکە تێکچوونی سیستەمی خێزانە هەڵۆشانەوەی خێزانە بۆ نمونێ من یەکتە پێ بڵم لە ماوەی 1 ساڵدا 21 شەڕ کراوە لە نێوان باب و کوڕ بە دەبانچە یعنی کوڕ تەقەی لە بابی خۆی کردێ باب تەقەی لە کوڕەکەی خۆی کردێ ئەیە بە معنای چێ ئێمە نەخۆشی کۆمەڵایەتی دەرونی نییە بەداخەوە زۆر بەداخەوە 21 حالت کوژرانیشی تێدا بە ڕەنگە ئەوان لە من زیاتر بەداخەوە هەڵبەتە ئێمە پاکێجێکی گشتیمان ێسا ئامادەیە سەیری پاکێجاکەین کە داتای زۆر لەوە بەداخەوە خەمناکتریتە مەترسیدارتریتە کە جەنابە باسی کرد با بینەری ئەو راپۆرتە بین و یینەوە لای کاکسانە. هەموو کۆمەڵگایەک شێوازی تایبەت بەخۆی هەیە بۆ دەربڕینی خۆشی و شادیەکانی هەڵپەڕین و شایی و دەستلەملان و گردن ئازادی بەشێکە لە نەریتی خۆشی دەربڕینی کوردەواری هەر لە کۆنەوە تاکو ئەمڕۆ لەگەڵ گۆڕانی بۆ نەو جەژنەکان شێوازی گزارشتکردنیش لە خۆشی ئاڵۆگۆڕی بەسەردا هاتووە و هەڵدانی یاری ئاگرین و تەقەکردن بە چەک کە لای ئێمە ناوی گۆڕاوە بۆ تەقەی خۆشی بۆتە سەرچاوەی هەڕەشە بۆ سەرجانی هاوڵاتیان. لە کولتوری کۆمەلگا پێشکەوتەکاندا ئەو یاریە ئاگرینانە جگەلەوەی جوانیەکی تایبەتی هەیە و بەکارهێنانی سەلامەتە بەڵام تەنها لە بۆنەنەتەوەیەکاندا بەکاردەهێنرێت نەک بۆ بۆنە سادە و شەخصیەکان بەڵام لای ئێمە تەقەی خۆشی و کوشتنی هاوڵاتیان بە گولەی وێڵ بەردەوام دووبارە دەبێتەوە تا ئێستا چەندین کەس بوونەتە قوربانی بەشێکی ئەم دیاردەیە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە هەڵگرنی چەک بۆ بەرگری دراوە بە هێزی پێشمەرگە و هێزەکانی تر ئێستا زۆر بە ئاسایی هەموو کەسێک دەتوانێت هەڵی بگرێت و بە شێوەیەکی ئاسایی لە بازاڕەکاندا کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت و بۆتە هۆکارێکی سەرەکی بۆ زۆربوونی تاوانی کوشتن. بەهۆی مامەڵەکردن و فرۆشتنی چەک لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ساڵانە کوژران و کوشتن زیاد دەبێت. بەپێی ئاماری دەستەی سربەخۆی مافی مرۆڤ لە ساڵی 2014دا 79 کەس کوژراون یان خۆیان کوشتووە. تەنها لە مانگەکانی کانونی دووەم و شوباتی ساڵی 2016 38 حاڵەتی کوشتن و خۆکوشتن لە هەرێمی کوردستان تۆمار کراوە. لە هەمان ساڵدا ئامارەکە بە جۆرێک بەرز بۆتەوە تەنها لە مانگی حوزەیراندا 33 حاڵەتی کوشتن بە چەک ڕوویان داوە. لە مانگی ئازاری ساڵی 2017 31 حاڵەتی کوشتن تۆمار کراوە. لە هەرێمی کوردستان کەم ماڵ هەیە چەکی تێدا نەبێت. بەشێکی زۆر لەوانی چەکیان هەیە سەر بە هیچ هێزێکی ئەمنی یان پێشمەرگە و ئاسایش نین. لە ساڵی 2015 تاکو ئێستا نزیکەی 3620 مۆڵەتی چەک هەڵگرتن بە هاوڵاتیان دراوە. چەکداری لە هەرێمی کوردستان سنووردار نییە. زۆربەی تاوانەکانی کوشتن، ڕووداوی خۆکوشتن، ڕفاندن، هەڵکوتانە سەرخەڵکی و هەڕەشەکردن کە ڕۆژانە لە کوردستان ڕوودەدەن بەهۆی چەکەوەی. کاکسانە ئەو راپۆرتە شەبینی و جەنابیشت پیاەکی یاساییت
ینی لە ئەسنای کەمتر لە 3 ساڵە نزیکی 4,000 مۆڵەتی چەگیراوە. ئەو ڕقەمە وەکو یاساناسێک وەکو کەسێکی یاسایی پێت ئاساییە ئەمە بەس مۆڵەت ئەوەی کەیتر مۆڵەت هیراوە تێ کاتوانێت چەکەڵگرێت. ئەو ژمارێت بەلاوە ئاساییە. سەرەتا خۆی هەموو وڵاتان بەگشتی سەبارەت بە چەک زۆربەی هەرە زۆری یاسای توندیان هەیە بەرامبەر بە چەک، یعنی کۆنتترۆلکردنی چەکە لە دەست مەدەنیان بی. بە زۆری ئەو یاسایانە کە دادەنرێن ینی وە دەکا خەڵکی مەدەنی سڤیل چەکی لە دەست نەبی، تەنها لە دەست دام و دەستگای فەرمی هێزی چەکدار بی. ئەوجا سەربازە، پۆلیسە، ئاسایشە ئەوانی کە بە فەرمی ڕاهێنانی تایبەت دەکەن بەو شێوەیە. و ئەوەی کە دەیوێت چەکیشی هەبی دەبی ئەسبابی هەبی، ینی بۆ نمونە شوێنەکەی ئاوایە یان لەوانەیە سەوە بەچی هەیە، خاستن ئەگەر ئەو شوێنانی کە بۆ نمونە دانیشتوی شوێنەکە دڕندەی لێبی مەسەلەن. جا ئەوە هەر یاسایەک ڕێو شوێنەشیدان لە وڵاتان یا ئەمەش لە هەڵبەتە راپۆرتێکمان ئامادە کردووە لەسەرەوەی کە ڕێو شوێنەکانی ڕێو شوێنە یاسایەکانی مۆڵەتی چەک لە کوردستانە چۆن نیە. بەڵام من قسەکەم لەسەر ئەوە بوو، ینی جەنابەت ئەو راپۆرتت بینی ئەو ژمارانە و بینی ینی فەرموو بەس بە کورتی چووکە عادەتەن ماوەی بەرنامەکەی نستۆزی سەری ئاڕوا ئێمە کە ئەتمای دەکەینە سەری پشتی پێدەبەستینی ژمارە 16 سال 1993 کەویش کە مۆڵەت باسی مۆڵەت دەکات زیاتر بۆ چاکردنەوە و هەروە هەڵگرتنی چەکی بابلێن زۆری دەبانچەیە یان هاوشەوەی دەبانچە کە بابلێن شوازی تەقەکردنی ئەوە نەبی سڵیە نەبی بابلین زیاتر دەبانچە دەگرێتەوە. کەچی ئەمە لەو راپۆرتەی نازانم تر دوای دەبی ئیشی لەسەر بکەین بزانین ئەوە چی ئەو راپۆرتە. باش قسەی مامۆستای بەنسبەت ئەو یاسای 16 ساڵی 93 کاکە عەبدوڵڵا بە وەرەقەی چاکەوە هاتووی. بەڵێ هەموو مستەفسەکاتم لەگەڵ خۆم. باش هیوادارم نەتیجەشمان هەبێت لە ئینشاءالله. طبعا لێرانە دوو زۆر نەوع سلاح هەیە لە قانونەکاتیان. سلاحی ئاگرین هەیە، سلاحی ناری. سلاحی ناری ئەوەیە دەمانچەیە کلاشنکۆفە باش تفەنجەڕاوە. دوای سلاحی حربیش هەیە. سلاحی حربی ئەو سلاحەیە کە لەلایەن هێزەکانی پۆلیس و ئاسایش و پێشمەرگە بەکاردەهێنرێت. بە سلاح ناریە کە ئاگرینەکە دەمانچەیە لەگە تاپڕ. سلاحی ڕاضی و هەوایی ئەوانش هەیە، ئەوانش مەشمونینە بە ئیزازە. لێرانە ئەو سلاحانە کە دەگیرێن ئەوەی کە سلاححاکم مسادەڕی دەکات قەراری مسادەڕی پێدەردەچی دێتە بۆ لایمە ئەمە دەنێرینە وەزارەت ئەوەی سلاحی حربیە یعنی عایدی وەزارەتی پێشمە کلاشکۆف و بۆ سەرەوە ئەمە دەنێرینە وەزارەتی پێشمەگە حجز دەکرێت. ئەوەی تاپەڕە دەمانچەیە لە بۆ وەزارەتی ناوخۆ دەچی مسادەرە دەکرێت. بەس لێرە ملاحەزەکەم لەسەر ئەو قانونە هەیە خەلەلەکە لە قانونەکەیە ئەو قانونە دەبی هەموار بکرێتەوە. یەک لە شروتەکانی کە ئیزازەی دەداترێکە دەبی خەڵکی دانیشتووی هەرێم بی ئەوە یەک. دووەم دەرێت تەمەنی 18 ساڵی تەواو کردبی کاکە 18 ساڵ منداڵ حسابە وەلو ناحی قانونی ئەوە دەرێن باڵێک سن و ڕژدە و لە بە شەهادە و لە بە ئیزراعاتی قانونی بەس لە بۆ ناحی چەکەڵگرتن 18 ساڵ بەڕێی شخصی خۆم زۆر کەمە. باشە مەفروضە 25 ساڵ بی لە قانونی عێراقی 25 ساڵە لە قانونی عێراق. کاک خەریک بۆ قسە بکەم لە ڕووی سایکۆلۆژیەوە تا 25 ساڵی ناتوانانی کۆنتترۆلی خۆی بکە کۆنتترۆلی ڕفتارەکانی خۆی بکە بۆ نمونە ئەبێتە دەمەقاڵیەک زمان بەکارنانی چەک بەکاردێنێ بەڵام لە سەروی 25 ساڵیەوە زۆر نادیرن کۆنتترۆلی خۆی ڕفتارەکانی خۆی دەکات کۆنتترۆلی هەڵچوونەکانی خۆی دەکات لەسەر مۆڵەت بەپی پێوەەر بەپی پێوەرەکان تۆ مەجموعەیەک پێوەرت هەیە لەسەر مۆڵەت پێدانی کەسێکی تاشە بۆ نمونە ئەو کەسانی کە لە شوێنی مەترسیدارن خەتەرن ئەبێ نوعیەتی چەکەکە دیار بێت نەک هاوەن و بیکەیسی و چەکی قورس بێت ئەبێ چەکە خەفیفەکان کە سەچی خەفیفە لە دەبانچە نابێ بەسەرەوەتر لای هەتا لای پۆلیسیش و کلاشکۆف لای پۆلیسیش ئەوە چێتە وەزارەتی بەرگری وەزارەتی پێشمەرگە ئەبێ لای ئەو بێت بەڵام ئێمە کە دەبینین نەک لە ڤیددیوەکە بەڵکو لەو خەڵکی کە خۆمان وڵاتی هاوڵاتی ئەو کوردستانین دەبینی خەڵک بیکەیسی هەیە دۆشکەی هەیە خەڵک قازیفەی هەیە جارە قازیفە هەر بەپرسە هەموو هەیەانە کەلاشکۆف هەر لە دەست منداڵشتیوە ئەخر ئەمە ئەوە دەبێت هەمووی تەسلیمی لایانی پەیوەندیدار بکرێتەوە بۆیە ینی تووشی نەخۆشیە کاتوین نەخۆشی لاسایکردنەوە و نەخۆشی
خۆ هەڵکێشان و پۆزلێدان لەسەر کەسانێکی بەرامبەر لە گۆرانی بەرپرسێک. سا ڤیدۆم بینیۆ گۆرانیە لە دەشت تا دانیشتون گۆرانیە لە تەقاکە من قسەیەکی خۆشت بۆ بکەم وەرە هەموو ڤیددیوەکان تەماشاکە ئەوەی کە ڕەشبەڵک بێ ڕەشبەڵک کە پیا و ژنە زۆرترین تەقە دەکرێت لەیان پیاوەکانەوە بۆ خواڵکێشانە لەیان ڕگەزەکەی ترەوە بەڵام ئەو شایانە کە تەنها پیاوی تێدا نادیرن تەقەی تێدا دەکرێت کەواتە ئێمە معنای چییە وەرە هەموو ئەو دراسانە بکە لە بووکەکانەوە دایمەن ئەو هەرزەکاران کە تەقە دەکە تەماشای بووک و تەماشای ئافرەتەکانی ترەوە دەکە بۆی خۆڵکێشان وشتیوە کەواتە ئەوە هەموو ئەچێتە باشە خانەی دەرونی کاک عەبدوڵڵا ئەو خۆڵکێشانە ئەگەر یعنی لە بەرۆی مەشتێکی نایاساییە ئەگەر ئێوەمانان وەکو حکوومەت وەکو پۆلیس لوتی ئەو کەسانە ئێوەش ینی بە جۆرێکی تر بیان خەنەوە بەناخی ئەرزا یەک مەفرەزە بچێت لەو کاتی کە ئاوا تەقاکە دوو زلەیە لێن و کلاشنکۆڤەکەی لێوەرگرن و بیشکێنن لە بەرچای کە سوکار و لە بەرچای ئەو کەسانی کە خۆی فشەکاتەوە حەسەب قسەی مامۆستا ئەم دیاردەیە کەمتر نابێتەوە والله با یەک قسە بە برای خۆم بڵێ برای ئەزیز ئەمە هەندە شت هەیە دەمانەوێت بیکەین و حەز دەکەم بیکەین بەزرێت بەس کاکە ئیعلام مافی مرۆڤ سبەی نێت و زلەی لەیەکە چی بدا لەسەر زادەی بەڵام تەسویرت دەکەن لەسەر نەسیحەتە ئەوە ئیهانەیەوە مافی باشە مرۆڤ لەسەر نەسیحەتە من هەڵەتەوە کوتەنە زەوشتم باس کرد بەڵام ئایا ئەوە ئاسانەیەم ئەم فیشەکەی بێتە خوار ێسا پاکێچێکمان ئامادەیە پێشمەرگەیەکی بەڕێز لە شاری دووە کە ماڵەکەیان چینکۆیە فیشێکی دۆشکە هاتۆتە خوارەوە لە یاوە داماوە وێرانی کردووە سارەکەی من بەری کەوتووە ساری مامۆساوە تا باسیەکە یەک پرسیارەکە مۆچینە لە ئەو پاکێجە کاک عەبدوڵڵا با تۆزێک وازە قسە بکەین سارێکی مۆدیل بەرزی جامڕەشە بینیت و 5-6 چەگاریتیایە و ڕقەمی عسکەریش نییە ئێوەکو پۆلیس لە دەرگای سیارەکە ئەنوەڵ یعنی ئەڵێن ئەو چەکانە مۆڵەتی هەیە یانیەتی کە من بینیومە چکە ئەمەم بینیوە جەماعەتی ناو سیارەکە لە نەخێر مۆڵەتمان نییە بەڵام ئایدی فلان کەسی ئەم فلان کەسە ئێوە ئەتوانن تەبەن یاسا سەروەرە لەسەر و هەمومانەوەی یاسا ئێوە ئەتوانن حرەمی ئەو فلان کەسە پشکێن و چەکەکانیان لێسەنن نەخێر بەداخ بۆچی ئەخر ئەتوو دەبی دائما پۆلیس دەبی دائما جیهازێکی یعنی سڵتە و قانون لە دەست پۆلیس بی لە دەست قەزابی ئەو کابرای کە دەڵێ ئەتوو کە لەگەڵت کردە چێشە تووشی مشکلێ دەبی کاکە لەگەڵی وەرە خوارێ سلاحەکت بدەن نایدەم دەیدەم لەگەری دەبتە تەقە و هەرا و بەزم تووشی مەشاکل دەبی ئەمە زۆر جارۆ بە پۆلیس ینی قسەکەی جەناب من پێم خۆش بە ڕاشکە و جواب بدام زۆر جوان جواب بدام چکە خۆشمە وەڵام ئەو وەڵامم لابوو بەڵام یعنی کەواتە ئەم قسەیتەوە ئەوە ئەگرێتەوە یاسا هەر بۆ کەسە بێپەڕ و باڵەکانە واللهی بەداخەوە مەفروزە یاسا لەسەر هەموو کەس زاڵ ئێستا تۆ ئەم قسەی تۆ ئەم قسەی ئێستا تۆ ئەم قسەیەتوێ لەم بەرنامەیەوە لەم شاشەوە بەچی بڵێم با من پێی بڵێم بۆ زیری ناوخۆ بڵێم کە واللهی بە هەموو ئەوە کام بەرپرسەکان بە هەموو گویان لێبیتن هۆشتەکی شاراوە نییە دەکە شاراوە نییە دەبی یاسا سەرۆ دەلەبەر ئەوەش زانە یعنی ئەمە زۆر کەس هەیە لەبە ئەو چەک و ئەوەی خەڵک قڕی بەسەر ئێستا ئیحساءەکەم لایە بەس پێت بڵێم ئی ساڵی 2017 کوشتن بە چەک بەس پیا و 176 کەسە ئافرەت 56 کەسە خۆ کوشتنی شەیە بە چەک انتحار پیا و 80 کەس ئافرەت 32 کەس ئەوە عەدەدێکی زۆرە بەڕاستی ئەوە هەمووی یعنی سەبەبی چییە ئەو چەکەیە ئەوجا ئەمن لێرەوە هەموو یعنی حەز دەکەم هەموو بەرپرسان گویان لێبی و هەروەها پەرلەمانیش یعنی ئەو یاسای چەک دەبێ هەموار بکرێتەوە بەڕاستی تعدیل بکرێتەوە منداڵێکی 18 ساڵی وەکو مامۆستا فەرمووی ئەوەی چەک هەڵگرتن نییە برای من یعنی دەبێ 25 ساڵی تەواو کردوی چی دەکەم ئەو یاساکە و راپۆرتانە بینن و ڤیددیوانە بینن یعنی ئاڵێ عوزر لە قەبعات خراپترە قیر وسیا با بە 18 ساڵێکە ژوەری گرێ بەڵام ئەم هەموو چەکە بێمۆڵاتە چیەکە ینی هەندێک چەکەیە پێم وابێ هەندێک چەکەی هەر مۆڵەتی بۆ دەرناکرێ کەچێکی عسکەری بێ وەزارەتی ناوخۆ لە کلاشنکۆ بەرەو سەرەوە مۆڵەتی پێ دەرناکرێ ئێستا مۆڵەت کە دەدرێ مۆڵەت بە دەمانچە و تاپڕ دەدرێ سلاحی ڕاو هەر بەوانە دەدرێ خۆ مۆڵەت بە چ من یەکشت پێ بڵم
من حەزم دەکرد بەڕێز لیوا عەبدوڵڵا ئەو شتێک باسکات چەند پۆلیسی هاتوچۆ لە کاتی لێپێچینەوە لەو جامڕەشانە بریندار کراون بەگوڵا چەند پۆلیس زامدار کراوە لە کاتی گرتن ڕیال و بەرشلۆنە تۆپانە دەکا تەقە دەکرێ دەچن لە تەلەڤیزیۆن باسییان کرد چوینە پۆلیس بریندار بووە ئەوە پۆلیس شخصەکەنا پۆلیس دەوڵەتە پۆلیس یعنی گولەی بە دەوڵەتەوە وانە ئەمە یەکە شتانە دوو یەک شتە پێوە لەمە ڕاستیەکان با ئەوە بکەین لە کاتی شار لە هەموو دنیا سەتا چلی ئیفلاتی ئەمنی دروستە بێ لە کاتی شار ئێمە لە شەڕێکی بەردەوام داین شەڕی تیرۆ شەڕی عێراق و شەڕی ئەو دەوڵەتانە ناتوانێت ئەو لێپێچینەوە وردە بکرێ وەکو دەوڵەتێک کە ئیستقراری هەیە سەتا چل ئیفلاتە بێ ئێستا لە ئەمریکا مزاهرەی کرا مامۆستایان و دایک و باوکان کە وتیان چەک نابێ بدرێتە دەست ئەو هەمووانە تەقە دەکرێت خۆ لەوێش خەڵک دەکوژێت لە سوید تەلەبێک چۆن مەکتەبێک و مامۆسایەک و چەند حالەتن حاڵەتی ئێمە بۆتە کەلتور و حاڵەتن ئەگەر ڕوژ با لەوێ یەکسەر یاسا ئیشی خۆیەکات بەتاکید ئێمەش پێویستمان بەوەیە ینی کۆکنەوەی ڕێی گشتی لە بەرنامەی بەڕێزت لە ڕێی گشتی لە کۆبنەوەیان لە سمینارەت ڕێک بخرێ ئەم شتانە ڕاستە لە سەتا چل ئیفلاتی ئەمنی دروست بووە بەڵام ناکرێت گەنجێک بۆ خۆشی خۆی سیارێکی پێ و پێشێلی یاسای هاتوو چۆ دەکا و تەقەش دەکا و دەبان چەش دەکا لە ڤیدیۆکان دەبینم کەسێک سەرخۆشە و کچە ئافرەتە و تەقی خۆشی دەکات ئەخر ئەمە ئەم تەقی خۆشی ئەزین تەقی خۆشی نییە وەکو ئەوەیە تۆ بم بڵێ ئەرێ مامۆستا درۆی ڕەشەیە یان سپیەیە درۆیە تەقی خۆشی نییە ئەو یاری ئاگرینانە هەیە یاری سەلامەتی پێدەرێن تەقی سەلامەتی پێدەڵن کە ئەوەش لە شوێنی خۆی هەیە بەس بە بۆنەکان بێت بۆنە نیشتیمانەکان بێت و ئەبێ لەژێر سەرپەرشتی چێ بێت لایانی پەیوەندیدار بێت نەک گەنجێک هاوەنێکی دانەوە گولێکی تەقی خۆشی دەکات و پوش و پەلاش چەندجار سوتاوە بەو تەقی خۆشی چەند ماڵ سوتاوە ڕاستە بەداخەوە گۆرە زەرەری جانی زەرەری جانی ئەو داتانی ئەوە باسان کردوێمە لەو راپۆرتا باسمان کردیانی جێەوەیە کە جاملەسی لەسەر پێی داتای زۆر مەترسیدان لە ڕووی سایکۆلۆژی لە ڕۆ بەس ڕاستی ئەوە ڕاستە کاکسانە فەرموعفو سەبارەت بە یاسا سەروەر بێ یاسا چۆن سەروەر دەبێ یاسا دەبی هێزی هەبی هێزەکەش دەبی چەکی هەبی چەکدار یاسا بە ئاسایی پیادە ناکرێت تەطبیق ناکرێت فەرز ناکرێت ئەو پرسیاری لەوم کرد ئەو پرسیاری لە کاک عەبدوڵڵام کرد ئەگەر لە بەڕێستی بکەم کاک عەبدوڵڵا شەکوایەک بێنە بڵێ پۆلیسەکانی ئێمە ڕێیان بە ساریە گرتووەم ساریە پێنج چەکی نایاساییتی هەیە بەڵام سەر بە فڵان کەسنی ئەوکو یاسا توان چی لە فڵان کەس بن بە تەلەفۆنێک حەلە بێیان هەر چی دەمەند لێکۆڵینەوەی تۆزێک سادە قساکە خەڵق ئەمە لایەن خۆمان عینەن لەوانەیە کەیس بجولێن و هەر کاک عەبدولخالق لەوانەیە دەبی بچی هێزێکی خۆی بباتن یاسا و بڕیار باشە بەڵام هێزەکەی کاک عەبدولخالق و ئەم بەڕێزانە لەوا چێ کلاشینکۆف و دەمانچیان پێ بێ بەڵام بچێتە بەرماڵێک دۆشکە لەسەر سەربانەکەی بێ دەڵێم یاسا سەروەر بێ دەبێ یاسا ینی پێ دوایە یاسا سەروەر نییە ئەمێ لە زمانی تۆ ئەم شتەم جوڵێ با ڕوونکردنەوە بکەین یاسا دەبی چۆن سەروەر بێ چۆن تەطبیقی دەکەی فەرزی دەکەی هێزی چەکداری ڕاهێنراوی باشی دەوێت ئەوە یەک یعنی یاسا خۆی وایە جگەلەوە کولتوری خەڵکەکە کولتوری خەڵک زۆر گرینگە کە سەریکە کاکسانە من ئەوەی کە بینیومە خۆمەوەی کە ئەبیسێەوەی کە بۆمان ئەنێرێ نۆزۆ لە بێهێزی ئەوە هەڵبەتە قسەمان هەیە لەسەر هێزە چەگارەکانی پۆلیزە بێت چۆن بێ و لە شولاریان هەڵبەتە لە ئایندا بەرنمەیەکمانێ لەسەر بەڵام قسەکە لەسەر ئەوەی خۆ حاڵەتەکە نەگەیشتوە تاوەی ئەم دوولانە بەریەکتریکەون هەر ڕەنگە ئەمەنی جامەکەی دایەتەوە بڵێ ئێمە ئایدی فڵان کەسی دەزانم ئەی نەگەیشتوەتە ئەوەی کە بەریەک کەونەمانە بەرحاڵ با سەیرێکی ئەو پاکێجە بکەین پاکێجێکمان ئامادە کردووە لەسەر ئەو پێشمەرگە بەڕێزی کە لە شاری دۆک بە فیشەکی دۆشکە من هیوادارم جەناب وەکو ئەندامی داواکاری گشتی کە عەبدوڵڵاش خۆتان حلێکی بکەن ینی گریمان من ئەو نمونەیەنەوە پێشوی سەیری راپۆرتەکەکەین گریمان ئەم فیشە کە دۆشکەیە ئەگەر بەر ئەو پێشمەرگە بەڕێزە نەکەوتە ئەگەر بەر کوڕێکی بەرپرس بکەوتایە بڕوا بکە لاوەچێ لە مای 24 ساعتا بیان دۆزیایەتەوە چێ باسی بینەری ئەو راپۆرتە بین و یینەوە لای گفتوکەکە فەرموو هەرمانێ 30 ساڵی گەنجێکی باژارێ دهوکیە دناوا ماڵا خوددا دە ڕۆژە هەلکردنا ئاگرێ نەڤروزێدا بە بۆ قوربانی تەقەوە کەیفخۆشیە و بە گولایەکە کەیفخۆشیە بەراڵە هات بۆ بریندار کران ڕۆژە ئۆگرە بە و ڕۆژە گرە هەلکیان حەزت خۆنی بە بۆ ماڵ بێرێ و پێش تەلەڤیزیۆنێ بوو
ئەبتنێت خۆنی بە بوو کەس دەفمژی نەبوو تاڵقە هۆت ئەمە جێوێ دیۆرە لە ساخی هۆت لڤەیەکیەوە پشتۆ چۆوە میکەتی هەموو دەما کەسین بێگونەه دبن قوربانی هەندێک کەسە کو ئەف گەنجە ئێک ji وانایە هەرمان و پێشمەرگە و پەیامەکی ئارستێ هەمووە کەسە دگەن یەت ڕۆژانên keyfxweşiyê de teqeyê digen û kesên bêguneh digen qurbanî. ئەف کەسە تاقێتکەن ئەنی چ فۆیدەش بوونینە چ تش بوونینە ئەن تاقێتکە تاقێت بکەیسیت کردنەوە قەناڵێت کردم کیلۆشین کوفێتکردنەوە بۆ ژێڕی ئاکی تێکیوەگیم دیتە قوربانە ئەوان زۆڕۆکێکە ئەوان ژنکێکە زاڵم مهم ینی gelek o diyardeko kirêt ew neocana. Diyarda teqteqûş ku teqeya tivengan lê rojanên cejn û sersalan da wek diyardayekê di nava civakê me da lê hatiye û salana di rojanên yadewerî da qurbanî hene û sal bi salê ev qurbaniya di zêdebûnê da ye. فەرموو بەس بە کورتی ئەو بەرنامانە زۆر باشە بۆ وەک وتم و یاسا قەناعەت و کللتورە یان بەڕاستی پێشی هەموو شتێک چکە بەڕاستی یاسا چیە دژی ئازادی ئینسان ئینسان حەزی لێ ئازاد بی خۆی لە سروشتی ئینسان وایە کەچی ئەگە قەناعەتی هات ئەو یاسایە سوودی هەیە و باشە یعنی ئەوش پەیوەندی بە کولتوری خەڵکەکە و قەناعەتی خەڵکەکەوێ ئەو بەرنامانە باشە بۆی کار لە کولتوری خەڵای مەشی واداری لەم بەرنامەمان دروست کردو جەنابیشە پرسیارە کردوتەوە تەلبەنە چیە من چەند جارێک ئاماژەم بۆ وایە مە باسی دیاردە ناشرینەکانی کۆمەڵگەیەکەین بەداخەوە ئەوە چی بکەیت 20 ساڵ پێش ئێستا زۆر خراپتر بوو وەزع ئێستا الحەمدولیلا گەلە باشترە 20 ساڵ هەندێک شوێن هەبوو کە دەچوین یعنی بە بەرچاو دەماندید بە ئاشکرایی لە بازار خەڵک چی لە شام بوو بەڵام ئێستا زۆر کەم بوویتەوە باش عەبدوڵڵا بە کورد موضوعی ئازادی و واتە حڕیەت مطلق نییە لە بۆ هەموو کەس بە کەیفی خۆی تەقە بکە ببڕی بکو ئازادی لەو شوێنە کۆتاییەت کە ئازادی وەکو علەمای فەڕەنسا دەڵێن دەڵێ الحڕیە تەقف عندما تصطدم بحريات الآخرين ئازادی دەوەستی کە لێچیدا لەگە حڕیاتی ئەشخاصی تر ئەوە دەبی سنووری لۆدا بدرێ بەزا من هیوام وایە علی بەڕاستی پەرلەمانیش یاخود سەرۆکاتی هەرێم ئێستا کە دەسەڵاتەکان چوویتە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران دەتوانن وەکو عێراق پێشان هەبوو سەلاحیەتی وەزیری ناوخۆ محافزەکان دەیانتوانی ئەو ئەشخاصانەی کە تەقە دەکەن کە دەگیرا پێویستی بە ئەوراق نەدەکات دەیانگرتە حجز دەبوو هەتا 6 مانگ باش نوکتەیەک من ئێستا بەپێی دەستور نابی ئەوەیە دەستوری عێراقی نابی کاج یوسف من حەزەکەم بەیەکەوە سەیرێکی یعنی وەکو تەنز وایە وەکو نوکتە وایە لە سلەیمانیش و لە هەولێریش ویسمان راپۆرتێک دروستکەین لەسەر ئەو پێشانگانی کە چەکی تافرۆشتێ لە سلەیمانیش و لە هەولێرش تەبان زۆر بەخراپی لەگەڵ تیمی بەرنامەکەی ئێمە ینی ڕەدیان ناوەتەوە حتا هەندێک ئستیفزاز و هەندێک قسەی زۆر ناخۆشیان کردو دوکاننارەکان لە کاتێکا جەنابتان ئەزانن ئەم دوکاننارانە مۆڵەتیشیان نییە ئەیکە مۆڵەتیان نییە ئەنی ئێسا ئەگەر ئەمە مێزێک بێت کاک یوسف ئەڵم 4 دەمانچی لەسەر داناو ئەگەر پۆلیس بێ ڕائەکە بەڵام دەمانچە هەیە پێشانگایە کلاشینکۆف ئەمە چۆن مۆڵەتی نییە و یعنی بە گوندەیش دوکانی داناوە و مۆڵەتیشی نییە و ئەڵێ حتا فڵان کەسیش بێ حتا وەزیریش بێ ئێمە نایڵین تەسویرمان کرێ حەزەکەم ئەو پاکێجە ببینین و ئێوە قسێ بکەن ینی بۆی کە لێرەوە بە حکومت بڵین ئەمە چی ینی تەکساسە کوردستان بۆ وایە فەرموو سیر بۆ حەزەکە من پێم خۆش ئێستا کاکبار دەرهێنەری بەرنامەکەم کە خۆی لە ناو مۆقعەکە بۆ گەر بۆی بکرێ 2 دقەیەک بێتە ژوورەوە کامێراکە بەدەست جێبەجێکردنەکە بەرەدەست برادرانی کۆنتترۆل ینی هەندێک قسەکەن ئەوە ینی حرمەتەن بۆ ئەو بەڕێزانە و بەرپرسانی کە ناویانە بن دامان نەناوە ینی بە ئاشکرا دیارە پشتی زۆر گەورەیانێ ینی حتا ئەڵێن ئەگەر جەنابی وەزیریش بێ
بۆتان نییە تەسویرکەن ئایا بازارێکی ئاوا بچووک کۆنتترۆلکردنی لە ڕووی یاسایی ئەوە زەحمەتە نەخێر زەحمەت نییە بەس ئەگە لێ بگەڕێن ئەزم تێدەگەێت تێگەیشتم ئەو قسەی تۆ ئێستا کە دەیکەی مەترسیەک لای خەڵک دروست دەکە ینی نیگەرانی و ترس و دڵ ڕاو بەڵام خۆی جێ مەترسێ بڵێ ترس و نیگەرانی واتە دە بەرنامەی ئەوهاش و دە هێزی پۆلیس و ئەو شتانش ناتوانێت ئەوانە کۆنتترۆل بکە خەڵکەکە تووشی نیگەرانیەک دەبێت تووشی مەترسیەک دەبێت یەک لە هەموو دنیا پێوەرێکەیە کۆی دانیشتوان ئەبێ 103 هێزی پۆلیس و ئەمن هەبێت یعنی ئێستا لە کوردستان ئەگە 3 ملیۆن بێ ئەبێ 30,000 چەکدار هەبێت ئێمە گەیشتوتە 400,000 چەک بەدەست یعنی کەوانە بە سێ وەزارەتەکانەوە ئەوە 400 ئەدی خەڵکی تر چەندە ئامارێک هەیە ئەڵێ لە هەر سێ کەس یەکێک چەکێکی پێەیە لە هەر سێ کەس کەواتە ئەمە مەترسی لەوەدایە دووەمی شت ئازادی ئەبێ بە یاسا ڕێک بخرێ هەر ئازادیەک یاسای لە پشتەوە نەبێ ڕێک نەخرێ ئەبێتە دوور لە هەمومان ئەبێتە غابە بەهێزەکە کەرامەتی دەشکێنێ و پێشێلی دەکات و کەسش ناتوانێت قسە بکە لەسەر ئەو جادە یەکێک سیارە لە من بداتەقە بکە کەس نیە لێم بپێچێتەوە لەبەرەوەی ئەو بەهێزترە لەبەرەوە ئەو ئازادیەکە ئەو بەناوی ئازادی لە کاتی خۆشی و سەیران و لە کاتی بوو گواستنەوە لە کاتی یاریەکانی ڕیال و بەرشۆلۆنە تەقەدەکە ئەو هێزی هەیە و من هێزم نییە کەواتە ئەو براوە دەبێت بۆیە یەکشت زۆر ئەو شەیتو کەڵی بەداخەوە یعنی ئەو بازاری چەکتانەتی نازانی چ مەترسیەک هەیە چ مەترسیەک و چ نیگەرانیەک هەیە ئەوەی کە تۆ پیشانەدا ئەمە چەکی ئەوەیە لەوێ ئەتوانی مامەڵی هەموو شتێک بکەیت تا دەگاتە مدەڕعە ئەی تا دەگاتە مدەڕات توانی لە بۆت بێنێ بۆ نمونە من یەکشتە پێڵم لەسەر سایکۆلۆجێتی کورد دایمەن حەزی لە چەک بووە لەبەرەوەی وەختی خۆی تەنزیمات داخلی چەکی بە قاچاق کڕیوە بەبێ مۆڵەت حەزی لێوە دایمەن چەکی بە قاچاق وشتیوا بێ لەبەر تەنزیمات داخلی وشتیوا هەبوو وەختی خۆی ساڵی هەشتایەکان ئەوەی من ئاگادار بم هەر ئەم ڕاهاتنە هاتووە ئێستا حەزی لە مۆڵەت نییە ئەڵێ مۆڵەتی بۆ چییە زۆربەی و خەڵکە ناچێ مۆڵەت بکات کە 30,000 کەس مۆڵەتی وەرگرتووە ئەبێ توێژەرێکی دەرونی لەگەڵ ئەو کەسەدا بێ لەگە ئەو پۆلیسەدا بێ لەگە ئەو دادوەرەدا بێ ئایا ئەو کەسە لە ڕووی دەرونیوە سەلامەتە ئەو چەکەی بۆ چییە ئەخر ئێمە هەر کەسێک هاتووەزانم هەنگاوەکانی وەرگرتن مۆڵەت باسمان کردووە هەر کەسێک بۆ تەمەنی 18 ساڵ و تۆ بڵێ قەیناکە چەکێک چکە هەمووی وەرەقەی پێەیە هەموویە چێ وەرەقەی دێنێ لای کەسێکی تر و لای حزبیەکی ترەوە چێ ئیجازەکەی پێدەن باش بەڵام لە ڕووی دەرونیەوە ئەوە سەلامەت نییە لێک هەڵچوونی بچوو خوشکەکەی یەکوژێ براکە یەکوژێ تەقە بە باوکیەوە دەنێت تەقە بە برادەرەکەی وەدەنێت باش داوا کاری گشتی من ئەمێ ئەو یعنی ئێمە هەرڵێن بەداخەوە و بەڕێوبەری گشتی پۆلیسی هەموو هەرێمی کوردستانیش ئەڵێ گەر وازم لێبێن جەنا بە دۆک و یاسا تۆ لەسەر و هەمومانەوەی تۆ شەڕڵەی بەداخەوە یان چی من دەڵێم پێویستە کار بکرێ چۆنە کارکردن مەسە ئێستا بۆ نمونە وەزارەتی پێشمەرگا کە چەکەی زۆری لە بەردەستە دەبە ئەوانش ئێستا نوێنەریان لێرە بە ئەمە زۆر نوێنەری شعفو وەزارەتی پێشمەرگا باش زۆر کەس هەیە کە ڕوودەدا بەڕاستی ئەمە لێکۆڵنەوە لەگەڵی دەکەین دەردەچێت چەکەکە وەزارەت پێشمەرگەیە یاخود هەویەکی وەزارەت پێشمەرگە دەینی ئیتر مەبەستمان سیەکەلەی دەکۆڵینەوە ئێمە باسی لێکۆڵینەوە ناکەین ئەوە هەموو ئەزانی لێکۆڵینەوە ئەو چەکانی کە هەیە تەبەنیاهینی کەسی یادیانی پێشمەرگە و پۆلیسە بەڵام ئێوە زەختی ئێوە لەسەر حکومەت چیە زەختی ئێوە لەسەر سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکومەت چییە زەختی ئێوە لەسەر وەزارەتی ناوخۆ چییە زەختی ئێوە چیە لەسەر بەهێزکردنی پێگەی پۆلیس کە ئیشە فعلیەکەی خۆی بکە یەک لە ئەوەکان دەڵێ ئەمە مەژدەبمان نییە و لە وەزارەت پێشمەرگە بۆیە چەکەکان دەینەوە کەی ڕوویدایە کابرا پێشمەرگە بۆ لە ماڵی قازیفەی هەبووە بیکەسی هەبووە یەک لە منداڵەکانیشی دیارە هەرزەکار بۆ یاری پێکردێ و کارە سات قەومایە یعنی ئەوە زۆر کەیس بەو شێوەیە بووە ینی بوونی ینی پێ دوایە ئەم هەموو دۆنمە و ئەو هەموو ئەرز و ئاوا هەیە منجە بێ نەبێ کە چەکەکانی تیاڵگیرێ ئەگەر ڕخسەتم بدەیت فەرموو بەخۆی بەکو مامۆستای یوسف فەرمووی ئەمە ئەو وەزعی کە ئەمە تووشی هاتی شەڕی داعش و ئەو ئیستقراری کە نییە بەڕاستی یعنی ئەوە تەسیرێکی زۆری بەڵام شەڕی داعش ینی ئەو وەزعەیە
ئێستا بزەنابێت بڵێم ئەمەن بەبیرمە دوای ئینتفاازە ساڵانی نۆهەت خەڵک لە ناوەندی جادەی لە ناو بازار دەڕۆی کلاشن کۆفی ڕاستە پێ وەنیا واب. بەس ئێستاکە واللهی تقریبا بوویتە عیب کەسەوەی فۆری پێسا لە بەعالەنی هەڵی ناگری ڕاستە. شەرمی بەخۆیە یعنی بچی لە دەمانچەکی هەڵدەگری بەس بە خوددای تفەنگەکە هەڵ ناگری یعنی وردە ئەوە وەختی دەوێ ئیعلامیش دەبی دەوری خۆی هەبی بەڕاستی باش. ئەتو جەنابەت دەڵێ پۆلیس محاسبەیوانە بکە ئەم میسالت بۆ دەینم لێمان قەومایە پۆلی زابتمان کوژرایە زابتمان بریندار بووە زابتمان تەوقیف بووە پۆلیسمان کوژرایە ئێستا خەڵکیشتان پۆلیسیشتان لە ئیش دوور خراوەتەوە بەهۆی ئەوەی کە لە کەسی پرسیوە بەڵێ ئەتو بەس خزمەت جەنابەت بکەم لە خزمەتە. ئەمە شخصە بۆ ئەمر قەبزی هەبووە بە قەتل چوونە بیگرن کابرا چەکدار بۆ تەقەی کردیە تەقەی کردێ بوویتە مسادەمە پۆلیس کوژرایە متهمەکەش کوژرایە دوای ئەوە زابتەکەی کە مەسئولی قووەتەکە بووە 2 ساڵان مووقوف بوو هەتا دوای ئەخیری ئیفراج بوو باشە ئەوە کو ئیندیفاع دەکە جارشکە بچی یعنی دەبی قەزائیش یعنی قانونیش پشتگیری پۆلیس بکە ئەمە قانونەکمان هەیە بەداخەوە لێرە مچینە زۆر احتیمامی پێ نادەن قانون واجبات رجل الشرطة في مكافحة الجريمة أو ما 176 صار 1980 أو حالات هي كي بوليس قوة استعمال دكا كين السلاح استعمال دكا بوي هي يعني تقبكو خلق بكجري باشە دەسەکانی خۆشبێ یەک پاکێجمانەیە لەسەرەوەی کە چۆنچۆنی ڕێوشوێنەکانی پێدانی مۆڵەتی چەک چۆنچۆنیە لە کوردستانە من پێم خۆشە دوای ئەو پاکێجە ئەبێت دو قسەمان بکەین من پێم خۆشە کاک یوسف آخر قسە بکەی لەسەر شەرعێتی ئەو هەنگاوانی کە کەسێک مۆڵەتی چەگوەرە فەرموو. ئەو کەسانە چیان کە داوای مۆڵەتی پێدانی چەکەکە ئەوەی داوای دەکات دەبی تەمەنی لە 18 ساڵ زیاتر بێت بە دانیشتووی هەرێمی کوردستان بێت معاق نەبێت یعنی کەم ئەندام نەبێت و هەروەها ئەو داوای مەبەستەکەی تێدا دەبی مەشروع بێت یعنی بۆ هەموو کەس نابێت تا کەسێک بێت داواکاری پێشەش بکات ڕاستە لە یاسایەکە هەژدەیە بەس ئەمە تاکو بەخۆ نەبێت تەمەنی کامل نەبێ بەڕاستی ئێمە مولەتەکەی پێ نادێن و ئەو مەبەستەش یانەوەتە بۆ پاراستنی خۆی یانەوەتە بۆ پاراستنی پارەی هەیە مەکاتیبی هەیە هاتوچۆ دەکات پارەی پێە بۆ پاراستنی ئەمنیەتی خۆی داوادار کەوتونتە ژێر کاریگەری دەستگای حزبیەوە ئایا حزب مداخەلی کردو لە پێدانی چەک بە وڵاتیان بەڕاستی ئێمە و کارگەری نەخێت ئەو هاوڵاتی دێمە تەماشای ناکەم زین چلایەنەکە سەر بە حەزبێکەوە نەمە تەماشای ڕێنمای یاسایەکان دەکەن ئەگەر ڕێنمای یاسایەکان لەسەری جێبەجێ دەبی پێویست دەکات مولەتەکەی پێدەدێت لایەن جەلان بەڕێز جەنابی پارێزگا و احتیمالە هەندێک لایەن هەبی ینی بڵێن کابراایك پێویستێتی یان ئەوەتە شایستە ئینسانێکی باشە وەکو تەسکەیەک ینی نەک ڕسمی بێکە ئەمە داوای بکەین ئەوەدا دەچنەوە کەسانی کە مۆڵەتی پێدانی چەکیان وەرگرۆ بۆم نێسە لە کورسانە بەرەبەرە دیار دەکە بەرەو زیاد بوونە چیان خەڵکانێکی زۆر هەڵگری چەکن هەوڵیوادن پێدا بستنەوە ئایا چێ شایستە نیە لێ وەرگرنەوە طبعا مەفرەزەکانی سەر بە وەزارەتی ناوخۆ زۆر جار حملە دەکات بۆوانی کە چەچان هەیە بەبێ مولەت یانەوەتە لە ماڵەوە حملاتی دەفتیش دەکرێت چەچانی بێ مولەت تەمان کاردانەوە یاسایی دەکرێت بە پێی مادە 22 چەک دەست بەسەر چەکەدا دەگیرێت و خاوەنەکەشی کە بێ مولەتە بە یاسا سزا دەدرێت ئەم هاوڵاتیە بۆچی وەری کردووە ئەتوانین بزانین هۆکارەکەی بەخوای ئەوە نووسیتی کاسبم یان ئەوەی مەکتەب حواڵە شتیوام هەیە پارەی دێن و دەبم پارەم زۆر پێەیە لەبەر ئەمنیەتی هەیە فایلتان هەیە بۆ نە کەسان هاوڵاتیەکەیە کە داوای مۆڵەتی کردبێەوە ڕەفستان کردێتەوە بەڵێ بەڵێ هیچمانەوەە ئێستا بۆ نمونە ئەمە سەوابقی هەیە جنایەتە حادسێ مرورە نەفەرەکی دایە وەفاتی کردیا بووتە جنایەت لەسەری بە جۆرەی ڕێنمایەکان وزارەت ناخۆ ئەوە نادرێتەوە ماڵ دواقسەت کاجووسە من پێم باشە ئەو یاسایە هەموار بکرێتەوە کاتێک ئەو یاسایە دەرچووە تەکنەلۆجیا و ئەو پلیستێشن و ئەو شتانە نەبووە لە 25 ساڵ کەمتر نەبێت چونکە هەموو دراسەکانی دەرونی دەڵێ تەمەنی هەرزەکاری ئێستا تا 23 ساڵی دەڕوە 25 ساڵ توانی کۆنتترۆلی خۆی بکە دوو ئەبێ پەروەردەیەکی زۆر دروست لە ناو خێزانەوە دەست پێ بکە هۆشیاریەک دەست پێ بکە ئەو هۆشیارە وا بێت چۆن بەڕێزیان فەرمووی چەک هەڵگرتن بە ئاشکرا بۆتە دیاردەیەکی عیب
قسەکردن بە زمانی چەک و بە قامە و بە چەقۆ و بە شتیوان چکە ئەوەش هەر مەترسیدارە ئەوەش زەلام کوشتنە هەرچەکە ئاگرینەکە نیە ئەوەش بێتە دیاردەیەکی عیب سێمیان پاراستنی سەلامەت ئەگەر من ژینگەیەکی ئارامم هەبێ پارەم پێ بێ و پێ نەبێت دەفتەر دۆلام پێ بێ پێ نەبێ لە خۆم ناترسم ئەمە ئەزین چۆنە وەکو بەڕێزیان فەرمو ڕاهێنان بەو هێزانە بکرێت چۆن سەلامەتی و ژینگەیەکی ئارام هەبێ لە ژینگەی ئارام هەرگیز تۆ تووشی مەترسی نابیت سێمیشت ڕەنگە هەندێک شت پێویستی بە زۆر حەسم هەبێ حەزم یعنی ڕەحم بە هیچ کەسێک نەکەی کاتێک کە چەک بە غەڵت بەکاردێنێ مەهمەیەکون هەر کەسێک ئەوە ئێمەی کوشت تا ئەوە نەکرێت ئێمە هیچمان پێ ناکرێت و ئیفلاتی ئەمنی لە 100 بێتە 160 و پۆلیس بریندار پۆلیس برینارە بێ و گوێم لە پۆلیس بۆ دەرێ من لو خۆم مارومداری خۆم کاولکەم خێزانی خۆم بێوەژنکەم لەوە بکوژم چێ لێم دەپێچیتەوە بەداخەوە کاکسە بڵێ دوا قسە لە ماوەیەکی زۆر کورت دوا قسەی باسی یاسای دەکەم بڵێ ئەمنیش پشتگیری دەکەم لە ڕووی تەمەن و لە ڕووی زۆر بابەتەوە گۆڕانکاری بکرێ بەڵام دەمەوێت بایەخش بدرێ بە وەزارەتی پێشمەرگە بە پێشمەرگە هێزی پێشمەرگە یەکەم ینی لە دەستجان بۆ دروست کرێ بۆی کەوت چەکانە نێ هەر ئەوە لە عێراق ناوی بابلێن حرسی قلیم هاتیە لە یاسای چەکی عێراقی کە نوێ دەرچوو ساڵ 2017 بە سەراحەت وشەی پێشمەرگە هاتووە کەچێمە هەتا ئێستا دەستورمان نییە هەتا ئێستا باخیتەوە بە وەزارەتی پێشمەرگە بەداخوانی تۆڵی بەشێک لەوە کارەکان چارەسەرەوەیە کە دەڵێ پێشمەرگەکان دابووی چەک ئەکری بۆ واجبات خۆی چەکی خۆی بدەکری بە پارەی خۆی دەسوازبی پێشمەرگ دەستخۆش کاوادەی باخی تەواوی پێ بدرێ هەروها هاوکار دەبی زۆر گرنگی دەبی بۆ کۆنتترۆلکردنی چەک و بڵاوبوونەوەی دەستخۆش کاک عەبدوڵڵا کەسمان بەقەر تۆ لە ناو مۆزوعەکانین و لە ناو کێشەکانانین دوا قسەی تۆ چییە؟ وەڵا دوا قسەی من بێزگە لە هەموارکردنی ئەو یاسایە دەبی تعلیماتێک دەرچوی لە وەزیری تەندروستی وەزیری تەندروستی ئەو تعلیماتی ئەوەی چەک وەردەگری دەبی ئەو شتانە بێت لیاقەی بەدەنی هەبی نفسي وعصبي شي هبي عقلي زائدا لياقي حسي يعني كابرا جاي تساوي يعني مشينا شخص هبي سلاح اجازه سلاحي ورقتي مشينا جاي تواونيا تساوي تواونيا يعني اوانا زور مهمه وتعليماتي في دربتي بيزقلوا واجر هاتو هموار كراوا دبي دانشترك بكري وزارتي بيجمرغا وزارتي ناوخو دزغا اسايش اوانا دانش مفارزي مشترك لهر سيد جهات تشكيل بكري سيطرات دانينەوە جێگا هەبی تهدید بکەن تەفتیش بکرێ هەر یەکە بە پێی اختصاصی خۆی ئەو چەکانی بێ مۆڵەتە دەستی بە سەردابجی دەسەکانی خۆش بێ گەورەتان کردوتە گرینگە بیڵێم لە بۆ خەڵکی ئەوەی چەکی هەیە و بێ مۆڵەتە قانون عەفویدایە بچی خەبەری بنکەی پۆلیس و ئەوانە بکاتن خەبەری دەسەڵاتداران بکە عەفو دەکرێ یان ئەگە شروعی تێدا ئیجازەی دەدرێتە یانیش چەکەکە دەفرۆشرێ و مەبلەغە پارەکەشی دەدرێتەوە دەسەکانتان خۆش بێ منیش لە کۆتایی بەرنامەکاڵێم زۆر ڕاشقانە خۆشبەختانە قسەمان کرد بەڵام لە کۆتایی بەرنامەکە من بە دێڕێکی ئینسانی دەست پێکەم و بە دێڕێکی ئینسانیش کۆتاییم پێهێنم ئەو پارچە ئاسنە ساڵی 2010 لە دنیاە بە مانگ و بە ڕۆژ منافەسەی تەکنەلۆژیاکرێ منافەسەی ئیبداعی تازاکرێ ئێمە تازە بە تازە لە سەیرانگاکانە تۆزێ سەوزاییمان هەیە و چەند مانگە سەوزاییمان هەیە بۆ ژیانی خەڵک تاڵکەین بۆ ئەم خۆنوان نەبکەین بە پارچەیە ئاسنەوە تۆزێک با بە خۆمان نابچینەوە بۆی کە لانی کەم ئەو دەشت و دەرە سەوزایە یا ئەو گەشتانی کە ئێمە ئیکەین تۆزێک مەدەنی بێت کاتێکی خۆش ئێوەش گەورەتان.